سڵاوتان لەبێت برێرانی شارپرێس. ئێستا ئێمە لە سنووری برادۆستین. ئێرە ڕووباری کوردی زەنانە بەهۆی بەرانبارینەوە سەر چاوەی ئاوی ڕووبارەکە زیادی کردووە کە وەک لە دیمەنەکاندا ئێستا دەیبینن سەر چاوەی ئاوی ڕووباری کوردی زەنان زیادی کردووە و ئەمەش وا دەکات کە ڕووبارەکانی ئەو ناوچەیە بەهۆی بارانبارینەوە جگە لەم ڕووبارەکانی دیکەی ناوچەکە سەر چاوەی ئاوەکانیان زیاد بووە سەردەم ئەو کانی و ئەو شوێنانەی کە پێشتر ئاویان کەم بۆتەوە بەڵام لە ئێستادا ئاوای سەرچاوی ئاوەکانیان زیاد بووە. لەبارەی ڕێژەی بارانبارین و ئاماری بارانبارین ئێمە قسەمان لەگەڵ عەبدوڕەحمان مستەفا بەرپرسی هۆبەی کشت و کاڵی سیدەکان کرد. ئەو لە دوانێکی تایبەتدا بە شارپرێسی ڕاگەیاند کە ڕێژەی بارانبارین ئەمساڵ دڵخۆشکەرە بەراورد بە ساڵی ڕابردوو. بۆ نمونە لە ساڵی ڕابردوو بەراورد بە ئێستا کە لە مانجی دەوەکە تاکو ئێستا 35 ملیۆن بارانباری بوو لە ساڵی ڕابردوو، بەڵام ئەمساڵ 146 ملیۆن بارانباری وەکە بەپێی ئەو ئامارەی لە کشت و کاڵی سیدەکان وەرمان گرتووە. ئەمڕۆ دووشەمە 42 ملیۆن بارانبارین باریوە لە سنووری قەزای سیدەکان کە کشت و کاڵی سیدەکان قسەی بۆ شارپرێس کرد و ئەو ئامارەی بۆ ئێمە ئاشکرا کرد. دیارە ئەمە شوا دەکات بارینی ئەم بارانە دڵخۆشکەر بێت بۆ جوتیاران بە تایبەتی کە دەبێتە هۆی بژانەوەی کەرتی کشت و کاڵ ئەو جوتیارانێک کە گەنم و جویان چاندووە لە ئێستادا کە وەرزیدا چاندنی گەنم و جوێە. چەند ڕۆژێک پێش ئێستا جوتیاران بەشێکی زۆریان گەنم و جویان چاندبوو لەو ناوچەیە. دیارە بارانبارین لەو ناوچەیە تا ئێستاش بەردەوامە بە شێوەی قچە بکە ئێستا بەو شێوەی وەک لە دیمەنەکاندا دەیبینن. لەبارەی دروستبوونی لافا و هەروەها ئامادەکارەکانی بارانبارین ئێمە قسەمان لەگەڵ عەبدولقادر ئەکرەم سەرۆکی شارەوانی سیدەکان کرد. ئەو قسەی بۆ شارپرێس کرد و ڕایگەیاند کە ئێمە لە دوو ڕۆژی ڕابردوو ئامادەکاری تەواومان کردووە لە هەموو شوێنێک لە ئامادەباشیدا بوونێ بۆ دروستبوونی لافا و یاخودەن شێوەیەکی دیکە لە دروستبوونی لافا و لەو ناوچەیە. باسی لەوە کرد ئەمڕۆ کە سەر ڕای ئەوەی شووی فەرمی بوو، بەڵام ئێمە لە دەوامی خۆمان بەردەوام بوون لە کۆڵانەکانی ئەو ناوچەیە لە بەشێک لە کۆڵانەکانی ئەو ناوچەیە مەترسی دروستبوونی لافاویان لێ دەکرا کە ئەمەش ئەوان لەسەر هێڵبوون بۆ ئەوەی بتوانن سەرمەنهۆڵی ئەو شوێنانە بکەنەوە کە بتوانن ئەو شوێنانە بکەنەوە بۆ ئەوەی ئاو کۆنە بێتەوە مەترسی دروستبوونی لافاوی لێ نەکرێت. دیارە عەبدولقادر ئەکرەم سەرۆکی شارەوانی سیدەکان ئاماژەشی بەوە کرد کە ئەوان بەردەوامە سەرخەتن داواش لە هاوڵاتیان دەکەن کە هەر شوێنێک مەترسی دروستبوونی لافاوی لێ دەکرێت ئاگاداریان بکەنەوە بۆ ئەوەی بتوانن بە زووترین کاتیمەکانیان بگەنە شوێنەکە و شوێنەکە لە مەترسی لافاو بپارێزن. دیارە ئەمەش دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە لە سنووری قەزای سیدەکان بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارین زۆر باریوە کە ئامارەکەمان ئاشکرا کرد. باسی ئاماری بارانبارینمان کرد بەراورد بە ساڵی ڕابردوو بە تایبەتی کە ساڵی ڕابردوو وەرزی پاییژی زۆر وشت بوو لەبەرەوەی بارانێکی کەم باری و بەڵام ئەمساڵ بارانێکی زۆر باریوە ئەمەش ڕێژێکی دڵخۆشکەرە بۆ جوتیارانی ئەو ناوچەیە. دەمەوێت ئاماژە بۆ بکەم بە تایبەتی لە چیاکانی سووری برادۆست بۆ نمونە چیای بەربزین، چیای گۆشینە و چەندین چیای دیکەی ئەو ناوچەیە شەکۆڵێکی بارانبارینی گرتوۆتەوە دەوروبەری ئەو شوێنانە، بەڵام لە چیاکان بەفرباری بوو بە تایبەتی ئەو شوێنێک کە باسم کرد بۆ نمونە چیای بەربزین، چای گۆشینە بەفری گرتووە بەفرێکی باش باریوە لەو چیانە کە شەهۆی ناوچەکە ساردە و دیمەنێکی جوانی بە ناوچەکە بەخشیوە چونکە چیاکانی ئەو ناوچەیەشتی خۆش.